سڵاوتان لێبێ. بەکارهێنانی منداڵان لە تەنگژە سیاسیەکاندا بۆ ڕوژاندنی ڕای گشتی بەڕای چاودێران بە یەکێک لە شێوازەکانی بازرگانیکردن بە منداڵان دەژمێردرێ و بە دیاردەیەکی خراپ دەژمێردرێ. لە کاتێکدا منداڵێک کە تەمەنی کەمترە لە 18 ساڵ و سەر لە هاوشکێشە سیاسیەکان دەرناکات و ئەو دروشمانە بەرز دەکاتەوە کە گەورەکان بۆیان نووسیوە، ئەمە جگە لەوەی بە پلەی یەکەم ئەو منداڵە دەخاتە ناودۆخێکی مەترسیدار بەو پێی کە هەندێک جار وەک درع بەکاردێت، لە هەمان کاتیشدا بۆی هەیە کاریگەری زۆر خراپ لەسەر دەرونی ئەو منداڵە بەجێبێڵە لە داهاتوودا. ئەم بابەتە لەگەڵ میوانەکانم تاوتوێ دەکەین کە بریتین لە عەبدوسەلام مەدەنی بەڕێوەبەری جێبەجێکاری دەستگای ڕوانگە، پەرێز سەردار توێژەری کۆمەڵایەتی، هەروەها لە سلێمانیەوە ئاڵا کەمالمان لەگەڵە چالاکوانە لە بواری مافەکانی منداڵان. بەر لەوەی بچینە لای میوانەکانم با بەیەکەوە بینەری ڕای چەند هاوڵاتیەک ببین. بۆ مەرامی حیزبایەتی و نەوع شتێکی کەوا خۆیان هەندێکی مەرامی تایبەتی خۆیان هەیەیانێ بۆ منداڵانە جێبەجێ بکەنەوە شتێکی باش نییە، پێم باشە ئەو شتە وازی لێبێن زۆر چاکترە. بەکارهێنانی مناڵ بابەتەکەمان لەسەر ئەوەیە هیچ دروست نییە لەبەروی کۆوا مناڵ هەتا بگاتە 18 ساڵ و 20 ساڵش نازانێت ئامانجی چییە و خۆپێشاندانە نازانێت ئەو خۆپێشاندانە بەرەو چۆ ئەیبن. وڵی خۆی مناڵ کراوە پەروەردە بکرێت لەسەر پەروەردەی قوتابخانە و فێرکردن چی وەرزش بێت چی خوێندنەوە بێت بۆ کارە کراوە مناڵ نەکراوە پەروەردە بکرێت لەسەر شەڕ و ئاژاوە بشێوە. ئەوە کاری گەورەکانەکەوە ئەگەر مچیان وەرنەگرن ئەگەر لە وڵاتە ئاژاوەیەکە بێشتێکەوە پێویستی بەوە گەورەکان دەکات نەک پێویستی مناڵی بچکۆلاکات ئەو مناڵێکی زەمبێشی نییە کە دەی ناخۆپیشاندنەوە پێناونەوە ئەشکاڵ شتە بێت. هیچ باش نیە لە خۆپیشاندانەکاندا منداڵ بەکاربێنێت، چونکە منداڵ بۆ کراوە بخوێنێت و ڕۆشنبیر بێت، بەڵام بەداخۆ لە وڵاتێمە هیچ ڕۆشنبیرێک نایبینیت. هەر منداڵ هەر لە ئێستەوە بە توند و تیژی و بە ڕق و چینە بەکاردێنرێت. ئەمە هیچ باش نییە. خۆپیشاندانەکانش منداڵێک بریندارە بەیانی نەبێڵن خەتای حکوومەتە، بۆ خەتای حکوومەتە تۆ مناڵەکەت منێرە خۆپیشاندان ئەو کاتە بریندارش نابێت. وڵای خۆی لە خۆیدا کێشەیەکی زۆر گەورەیە لەم ڕۆژەیە کە مناڵ تێکەڵی ئەم کێشە سیاسی و هەر کێشەیەکی کە لە وڵاتە ڕوەدا بکرێت بێگومانیشین کە لەوەی حکوومەت بەرپرسە لەم کێشانە هەمووی کە مناڵ تێکەڵاوی ئەم پرسانە بکرێت. بەڕاستی کارەساتە قوتابیە کە با بڵێن پۆلی هەفتە بینی لە خۆپیشاندانەکان پێدا بەشداری بکەیت. ئەو قوتابیە وا لێ بکەیت لە ئێستاوە هەستێکی وای لا دروست ببی کە هەستی نیشیمانی کەم ببیتەوە. یەکێک لەو جۆرە شێوازانەی پێیان هەتبوونی خۆپیشاندانە، بەڵام ناکرێت لە خۆپیشاندان کە هەرزەکار بەکار هەر نەک هەرزەکار بچووک منداڵ بەکار بێ لە ئەوەی هەندێک شتی دیکەی تێدا خوێندنەوەی غەڵەتی لۆ بکرێتن. ئەکرێ مندار پەروەردە بکرێ، پەروەردەکردنەکە زەرورترە نەک لەوەی بەکاری بینی بۆ هەر شێوازێکی خۆپیشاندان بگرە بۆ مەسەلەی ڕفراندۆم بێ، بگرە بۆ مەسەلەی داخوازیەکانی مافیڕەوەی خودی مامۆستایان بێ، با خودی مامۆستا بۆ خۆی بەشدار بی لە خۆپیشاندانەکان. بەڵام بەکارهێنانی منداڵی بچووک کە لەو داخوازیەی بەو شێوازەی تێناگا یاخود بڵین هەر شتەکان لاسایی دەکاتەوە، دوجار ئەمە ئەنەوێ نەوەیەکی تەندروست دروست ببیتن بۆ ئەوەی تعبیر لە ڕاو بۆچوولی خۆی بکات. بەشداریکردنی مێر منداڵان یاخود هەرزەکاران نەوجوانان کەوا لە زانستی کۆمەڵناسی دەروناسی پێوترێت لە خواری 18 ساڵینە بە پێی ڕێکەوتنامەکانی مافی مرۆڤ و زارنامەی جیهانی مافەکانی منداڵ پێناسی بۆ کراوە و کەسانی کە لە خوار 18 ساڵ دەکرێتەوە. ئەمەش بەشداری پێکردنیان لە خۆپیشاندان و بایکۆتکردن و لە جەنگەکانە بە هەموو شێک
دەبێت پێچەوانەی یاساکانی نێودەوڵەتی و پێچەوانەی ڕێککەوتنامە و جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ مافەکانی منداڵان بەداخەوەی کە لە هەرێمی کوردستان ئەبیندرێ ئەوەندەی مێرمناڵ بەشداری پێکرێ و بەکارهێنرێ بۆ کۆکردنەوەی ژمارەیەکی زۆر کەمتر تەمەنی ئاسایی بەشداریەکە لە خۆپیشاندان و لە ناڕزایەتەکان ناکرێتن بەڕاستی مێرمنداڵ لە هەندێک شتدا بەکار بێنرێتن کە ئەوە نییە چونکە مێرمنداڵ هەستی بەرپسیارەتی نییە بۆ نمونە مێرمنداڵ لە خۆپیشاندان بەکاردێنیتن کەسێ خیتابێکی تون دەداتن کاریگە لەسەر ئەو مێرمنداڵ دەبێت ڕەنگە ئەو مێرمنداڵە شت بسووتێنی ڕەنگە بەرد بەهاوێژێتن ڕەنگە زیان بە مڵکی گشتی بگەێنێتن بۆیە ناکرێتن بەڕاستی بۆ هەندێک مەرامی تەبەت مێرمنداڵ بەکار بێنرێتن. دووبارە بەخێر بن. پەرێزخان بەپێی بەندەکانی مافی مناڵان کە لە جارنامەی مافەکانی مرۆڤ هاتووە دەڵێ نابێ منداڵان بە هیچ جۆرێک بۆ هیچ مەبەستێک بەکار بهێنرێن. ڕاستە بەکارهێنانی منداڵ کاتێک لە شوێنێک جەنگ هەیە یان حرب هەیە ململانیان سراع هەیە لە ئاستی نێودەوڵەتیدا احتیمامی پێدراوە. لە ساڵی 2000 ویلایەتە گرتووەکان بەندێکیان زیاد کرد پرۆتۆکۆڵێکیان زیاد کرد لە بۆ مافەکانی مرۆڤ لە مافەکانی مرۆڤ سەبارەت بە بەکارهێنانی منداڵ بۆ غەرەزی سیاسی. لەو بەندە دەڵێ منداڵ تەمەنی لە 18 ساڵ گچکەتربی بچووکتربی قەدەغە کراوە بەشداری هەر شتێکی هەر غەرەزێکی سیاسی بکە بەکاری بێنن وەکو چەکدار وەکو ماسنجەر یان لە ینی وەکو جاسووسیان هەر غەرەزەکان لە خۆپێشاندانەکان ئەوە هەمووی ینی زدی قوانینی مافەکانی مرۆڤ. باشە کوردستان لەکوێی ئەم هاوکێشەیە لە کاتێکا کە قەدەغەیە کوردستان ناگرێتەوە؟ کوردستانش دەگرێتەوە زیاتر لە 110 وڵاتانی دنیا ئەو بەندەیان تەوقیع کردیە. یعنی کاتێک کە شتێکی ئەو حالە دروست دەبی لەلایەن وڵاتایە گرتوەکان لە ڕێگەی ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان ئەو شتانە بڵاو دەکەنەوە. ئیتر و پەرلەمانیش عادەتەن ینی ئاگاداری ئەو پرۆتۆکۆڵە نوێیانە دەبن. ئیتر ئەوە یەکێکە لە کێشەکان کاتێک کە منداڵ لە غەرەزی سیاسی بەکار دێنرێتن قەدەغە کراوە لە خوارد تەمەنی 18 ساڵی بە هەر شێوازێک لە شێوازەکاندا بەکار بهێنرێت. عادەتەن ئەو منداڵانش لەلایەن گروپە ناحکومیەکانەوە بەکاردێنرێن بۆ نمونە ئەوەی کە دیارە لە گروپەکانی معارەزەی سووری کە لە سووریا زیاتر منداڵت دەدیت لە هەم لە جەنگ وەکو سەرباز بەکاردەهێنران یان لە وەکو ئاگادار بن یاسایەک هەیە کە سزای ئەم کەسانە بات کە ئەو منداڵانە بەکار دەهێنن؟ بەتەکیید یاسا هەیە ئەو کاتی ئەو گروپانە بەرپرسن لە مثلن بۆ نمونە لە ئۆغەندا ئەگەر بگەڕینەوە ئۆغەندا لە ئۆغەندا 25,000 منداڵ بەشداری کردیە لە جەنگ مەبەستم لەوەی دانێ بەس لەکو سەرباز بەڵکو ڕەگەزی مێشی تێدا بووە وەکو چێشلێنەر وەکو پاکەرەوە یان وەکو هەمووی یعنی کە دەڵێتن من تێرمەکە پێی دەڵێن چاغڵ سۆڵجەر لێرمە بەستێوە نییە بەس منداڵەکە وەکو سەرباز بەکاربێنێ بەڵکو ئەو منداڵە بەشداری دەکات لە هەموو ئەو شتانی کە ئەو حزبان ئەو گروپە پێی دەڵێت وەکو ینی هەر شتێک کە سپاس دەکەم. کاک عەبدولسەلام چ بەندێکی یاسایی هەیە و کوردستان لەکوێی ئەمایە کە وەکو یاسا ڕێگری لەم دیاردەیە بکا کە منداڵ بەکاردێن لە احتیمالە دوو مەساری قسەکردن ڕەنگە باش بیت باسی ئەم مەوزوع بکەین. یەکێک ئەو مەسارێک کە مەسارێکی مەقتەعیە و وا دیارە باسی بابەتی ئێمە مەوزوعی بەکارهێنانی منداڵە بۆ سیاست. جەنگیش بەشە سیاسیەکانە لە خۆپیشاندانەکان سیاست بە هەموو شێوازێک و یەکێک لە شێوازەکانی پرۆسێسی سیاسی تونترینیان جەنگە. ئەوەی کە زیاتر باس لەکرێتن لە ڕاستیدا و تەجریمی ئەم پرۆسێسە مەوزوعی لە ناو جەنگدایەوە ئیقراری ئەمە کراوە چۆن ئیقراری ئەمەش کراوە بەکارهێنانی منداڵ لە خوارەی 18 ساڵ بۆ کاریش ئەسڵەن مەمنوعە دروست نییە. کارکردن ناکرێتن جەنگ بێگومان تەسلیح و بەشێک لەم پرۆسێسە لەم طیفە لەم سپێکترۆمە مەوزوعی لە بوعدە سیاسێکە چونکە ئیشی ئەو نییە تا بالغ نەبیتن قودراتی عەقلی بۆ هەڵبژاردن نەبیتن هەر پرۆسێسێکی در خەتەرە. بیرم بە قسەیەک دێتن لە بواری تەربەوی ئەوترێتن زۆر جار دەموەستێنیتن وەکو باوکێک لەگەڵ منداڵان وەکو یەکێک کە محازەرە ئەڵێتیان وەکو کەسێک حتا ڕاهێنەریش بۆ بالغ و گەورەکانیش ئەڵێن
قسەکڵێتن ئیشی ئەوانەی پرۆسسی تربیەت ئەکەن ئەبێ فێرکردنی نەوەی نوێ بەس فێری ئەوە بن چۆن بتوانن بخوێنن و بنووسن هەر پرۆسسێکی تر زیاتر لەمە ئەبیتە غەسیل و دیماغ شوردنی مێشک مناڵم لە سەداسەد من ئیمانم بەوە هەیە بەس ڕاستی ئەم وەستێنیتن و ڕام ئەچڵێکێنیتن لە کام مەقتا من خەریکم مێشکی بەرامبەرەکە ئەشۆمەوە و منداڵێکە چکە نازانێت قدرەتی خیارێ من مەترسیەکەی چییە بێ لە داهاتوە بۆ ئەو کاتە من نسخەیەک لە خۆم دروست دەکەم مەرجنیە قەنەعاتی من ڕاست بن و ئەگەر بۆ منیش ڕاست بن ئەوە بە قەنەعاتی منە و ئەسڵەن ئەوە نەوەیەکە بۆ قۆناغێکی تری ژیان باشە پێدوانی هۆکارەکەی بەشێکی ئەوە بێت کە هەر لە ناو کووردا وەکو کولتورێک وەک تەژیعکردنێک هەیە بۆ منداڵ کە بچێتەوە سەر ڕێچکەی گەورەکان ئەوە ناڵم بە مەساری تر تۆزی تەجیل دەکەم چونکە ئەم مەوزوعە بەشێکە لە کێشەیەکی گەورەتر ئەوش مەوزوعی بۆ وا لێ هاتیە شێوازی وەحید بۆ ڕادەربڕینی ئێمە بوویە شەقام و ئێمە و هەموو هۆکارانە بەکاردێن بەتایبەت ئێمە لە قۆناغی دامەکوجوواکی کوردستانی پێڵێن ترانزیشن دیموکراسی لە مەرحەلەی ئینتیقالینە بۆ مەوزوعی دیموکراسیەت تا پێش ماوەیەکی کورد زۆر درێژنە لە شاخ بووینە ئێمە منداڵش بۆ شەر بەکار ئەهات و احتیادی بوو لایمەوە قەزیەکی قومی کوردستانی و احتیادی بوو جێگای شانازیش بۆ ڕاستی فێستا تۆزێک لەو عقلیەتە ماوە بەڵام بە تۆزی هادێتر کە مەوزوع مزاهراتە لەم طیفە گەورەیە ئەوەش محتاج قسە نازەم چەند لەسەر ئەم مەوزوعە وەستێن یەکی لە تەداعیاتە سەلبیەکان ئەوەیە فەجەنابەت فەرمووت ئێمە وا سەیرەکەین وەکو دایک و باوک بەڵێ ئەسڵەن پرۆسێسی پەروەردەی ئێمە لە قوتابخانە و لە خێزانەکاندا محتاجی مراجعاتی زۆر زۆرە ئەو نەوەیە کە ئێمە دروست دەکەین فبەشێک لەو تەشەوهە تربەویە وەکو ئەڵێن ئەوەیە کاتێککە سیاسیینیش یان نوشەتا منداڵ دێنن بە شێوازێک لە شێوازەکان بەکار دێنن بۆ هەندێک مەرەم کە زیاتر سراعەکە سراعی گەورەکانە بەس منداڵە بیتە بەشێک لەو وەقودە چونکە قدرەتی نیە یوکەثر السەواد ڕەشاتیەکە زیاد دەکاتن بەڵام و هەندێک جارش بۆ تعاطفە بالمناسبە یعنی بۆ ڕاکێشانی عەتفە ئەگەڕێینەوە باسی ئەوە شەکەین ئاڵاخان دێمە لای ئێوە ئەبینین لە کاتی تەنگژە سیاسیەکانە کە مناڵێکە بینین کەمترە لە 18 ساڵ تەنانەت لە 15 ساڵیش لەوانەیە بچووکتر بێ لافیتەیەکی پێیە کە ئەو لافیتەیە ئێمە گومان لەوە ئەکەین کە ئەو بزانێت ئەوە چ دروشمێکی بەرز کردێتەوە دروشمەکە گەورەکان بۆیان نووسیوە ئەمە بۆچی بووە بەم دیاردەیەکی زەق ئایا بۆ ڕاکێشانی عەتفە لە خەڵکەوە بۆ ڕوژانی ڕای گشتیە یان چییە مەسلەی ئەمریکا مناڵان وا بەکاردێن بەو فراوانیە ئەکید ئێمە گەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی دەرکەوتنی دیاردەی بەکارهێنانی مناڵان لە ناو ململانە سیاسیەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مێژوویەکی دوور و درێژی هەیە و بزوتنەوە ڕزگاری خوازیەکانی کوردستانیش و خەباتی ئەم بزوتنەوانە خاڵی نییە لە بەشداری پێکردنی مناڵان هەروەکو ئەو بەڕێزە فەرمووی لە کاتی جەنگی شاخەکە هەبووە مناڵان بەشداریان کردووە لەوانەیە لەویایە بەلای ئێمەوە سروشتی بوو بێ بەڵام لە ئێستاە لە کاتێکا کە کوردستان ئازاد کراوە هەرێمەکەی ئێمە ئازاد کراوە دیسانەوە بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی هەمان ئەو دیاردەیە و دەرچوونی لە حاڵەت بەرەو دیاردە بڕات و مناڵ بەشداری پێ بکەین دیارە ئەمیان کاریگەریەکی خراپی ئەبێ لەسەر تەواوی کۆمەلگاکەمان و بە تایبەتیش لەسەر ئەو نەوە نوێیانەی کە بەرەو پەروەردەیەکی ناتەندروستیان ئەبین بەشداری پێکردنی مناڵان دیارە لە سیستمی حکومڕانی دیکتاتۆری پێشووە ئەو مناڵانەی کە لە زمانی شاخیشا بەشداریان پێئەکرا لە ململانە سیاسیەکانە هەندێکان گیران لە ناو زیندانیەکانە ئەمانەوە بە زیندانی کراوی ئەمانەوە تا تەمەنی 18 ساڵیان تێئەپەڕان دواتر سزای لە سێدارەدانیان بەسەرئەدان کارە ساتەکە لێرەوە دەست پێەکە مناڵێک تاوانێکی پێەکەین کە ئاگای لێنە نازانێ مەسەلەکە چییە نازانێ ئامانجی سیاسی چیە نازانێت ئێمە لەو کاریگەریە خراپانەی ئەو دیاردەیە کەم بکەینەوە ئەکید دووسێ ڕێگا هەیە ئێوە بۆ ئەوەی ئێمە بتوانین خۆمان لە کاریگەری خراپی بەکارهێنانی مناڵان بکەین لە ململانە سیاسیەکانە یەکێک لەوانە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامە نێودەوڵەتیانەی کە لەمەڕ ئەم مەسەلەیە هەیە بۆ نمونە ڕێکەوتنامەی 1986 ڕێکەوتنامەی 1920 ئەنجومەنی ئاسایشی نێونەتەوەیی کە قەدەغەی کردووە پێتان وایە هیچ بەدواچوونێک کرابێ بەدواچوونێکی یاسایی بۆ دەرکەوتنی ئەو مناڵانە بۆ پێی کە ئێستا ئێمە بینین هەموو شتێک دۆکومنتەکرێ هەموو شتێک ئەبینینەوە ئەبێ ببێنەوە بێ بە ڤیددیۆ هیچ ڕێکارێکی یاسایی کراوە لەم کاتە هەوڵ بدرێ لەلایەن NGO-یەکانەوە یان لەلایەن
حکوومەتەوە کە ڕێگە بگیرێ لەوەی کە مناڵ بەشداری پێ بکرێ؟ زۆر بەداخەوە ئەیڵێم ئەوەنەی من ئاگام لێبێن نە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە نە لە ڕاگەاندنەکانەوە شتێکی زۆر کەم کراوە نە لە حکوومەتیش خۆیەوە نە بە جوانی چاودێری ئەو لایەنانە کراوە کە ئەو مناڵانە بەکارهێنن نە بە دوواداچوون کراوە بۆ بە سزاگەیاندنی ئەو لایەنانەی کە مناڵەکان بەکارهێنن نەخێر تا ئێستا هیچ شتێکی لەو شێوەیە نەکراوە. کاک عەبدولسەلام پێت وایە ئەم پرسە تا چ ڕادەیەک پەیوەندی بە پەروەردەوە هەیە یان پەروەردە ئەبێت بە پرسیارەتی هەڵگرێت وەکو قوتابخانەکان و وەکو وەزارەتی پەروەردە باسەکەم مەسئولیتەکە گشتگیرە بە ئامانەت بەشێک تێدا خودی دایک و باوکەکەی چکە في النهاية مادام منداڵێکی ئەکی دایکێکی هەیە باوکێکی یان یەکێک لەو دوانە على الأقل مەسئولێک وەلی ئەمرێک هەیە فمەسئولیە سەرەکیەکە ڕاستی لەوێەوە دەست پێکە چۆن من مەجال ئەدەم ئەم منداڵە دەربچیتەوە بیتە بەشێک لە پرۆسسێکە ئاسان ئەو وەعی و هۆشیاری لە کاتێکا کە پێت وانیە لەوانەیە ماڵەوە خۆیان بیانوێت ئەو مناڵە وەکو فکری سیاسی ئەوان بخەنە سەرجادە و بەکاری بێن و ئێمە بە چاوی خۆمان ئەمە ئەبینین کە باوکەکە بە شێوەیەک بیرەکاتەوە مناڵەکەیەکا بە ئاوێنەیەک بۆ خۆی بۆ ئەوەی لەباتی ئەو دەریەوەی ڕاستی جێگای داخە یعنی وە دووبارە ئەڵێم باوکو دایک مەسئولیەتی سەرەکی ڕاستە ئێمە لە کۆمەڵگانوەیەکاندا اختصاصێکمان دایتە هەندێک موەسساتی دەرەی خێزان کە قوتابخانەیە بە پرۆسێسی تعلیم و بەشێک لە تربیەش هەڵسێتەوە. کەواتە کەمی هۆشیاریە کۆمەڵایەتیەکەیە کە هۆکاری ئەم دیاردەیە زیاتر. فبێگومان بەس نامەوێت مبەرڕێک بیهێنم بۆ دایک و باوکەکە بڵێت مادام هەموو وەزعەکە بەو شێوازەیە منش وەکو هەمووان و قەیدا تا وەزعەکە هەمووی بگۆڕێتن. حەزم لەم مەسارەیە کە زۆر نەڵێن خەتای دەوروبەرە دەبێت ڕێکارێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسوکارەکە خێزانەکە ناڵم ناچار بکرێن بەڵام وان لێ بکرێ کە پابند بن بە هەندێک یاساوە بۆ ئەوەی کە مناڵەکەی پێویست ناکە مناڵەکەی بکا بە ڤیددیۆ بیخاتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دروشمێکی باتە دەست کە لەوانەیە منداڵەکە دوای 10 ساڵی تر بە شێوەیەکی تر بیر بکاتەوە. زۆر ڕاستە بەڵێ بێگومان ممکنە هەندێک جهات بێن مهتەمن بەو مەوزوعە و بەڕێز فەرمووی فعلەن تا ئێستا کۆمەلگای مەدەنی بەو هێزە نەهاتوتە سەر شقام تا خەمێک لە مەوزوعە بخواتن بە تایبەت یا ڕێکخراوانێکە مهتەمن بە مەوزوعی مافی منداڵ ڕاستە قسوورێکە لەم بوارە بچووکە ممکنە بەشێک لە تحریک و تحفیزی ئەم پرۆسێسە جهاتێکی خارجی بێتن بە مەسارێکی نەک تەواوی عادەتەن ڕێگای هۆشیاری ئەوانە ڕێگایەکی درێژخایەنە تا ئەم عەقلیەتە بگۆڕێتن یەکێک لەو مەساراتانە مەساری قەزایی قانونیە فەو کاتەوالێکت کۆمەڵە دینامیکێت لە ناو جڤاکدا دروست دەبیتن خەڵکی معنی ئەگەر حتا قەناعەتیشی نەبیتن ناتوانیتن ئەمە بباتە دەرێت چونکە ئازانیتن حاجزێکی قانونی هەیە فحتا ئەگەر قەناعاتی ئەو وەکو تاکێک لەگەڵ مەوزوعەکانی على الأقل سلبیاتی خۆی نایەتە ناو جڤاکدا چونکە حاجزێکی قانونی ئەو کاتە دروست دەبیتن ئەوە بەدرێژایە بیتە نۆرمێکی ترە بیتە عادات و تەقلیدێکی تر لە ئیطاری قانونیدا و کاتە ئەو جۆرە دیاردانە نابێنێتە تەشجیعی مەوزوعەکە نەکرد جەنابەت ملاحەزەیەکی جوان فەرموو حتا بۆ ئەو دایک و باوکە کە هەندەجار قسە سیاسیەکانی خۆی خاتە سەرزاری منداڵێک کە عمری 7 ساڵێکە و دواتر یعنی کۆمەلگاش بە گشتی هانی دەدا و تەشجیعی دەکات بۆ لێدەت و داوت دەکرێت و لە بەڕامجی تلڤیزیۆن و پێکرد یعنی بێتە جێگای پێکەین و تەشجیع لەسەر لە کاتێکا کە ئێمازانین ئەو ناڵا بێتە بەڵێ مخالفی قانونە پەرێزخان پێت وایە فەرموو ئیزافەتەن لە بۆ قسەکەی عەفوان هۆکار زۆریان لەوەی کە منداڵ بەکاربێت لە غەرە سیاسی زۆر جاران لە هەندێک دەوڵەتان ینی شەرت نییە لێرە دەبینی منداڵ بەکاردێتن لە ئەو غەرەزانە وەکو ینی ئەو وڵاتە خۆیان هەژارن فەقیرن پێویستیان بەداهات هەیە ینی بەتالبەتی ئەو وڵاتانی کە دەوڵەتە نامیەکان ڕەنگە بخوان منداڵەکان بنێرن لە بەرامبەرەوەی داهاتێک وەربگرنەوە وەکو مەزدەری داهات تەمەشا وەزعی بکەن ئەوە یەکەن داکوباب لێرە ئەوانە ینی بەرپرسن یانی لە ڕووی یاساییەوە ئەو دووە متتەهمن لە ناردنی ئەو منداڵی کە خێزان بەڵێ و هەندێک جاریش مەسەلەن هۆکاری کۆمەڵایەتی هەیە دەبینی لەکترازانی خێزان منداڵەکە کەسی نیە یان لە کاتی جەنگدا ئەوە دروست دەبیتن ینی باب منداڵەکە بابی لە دەست دەداتن یان داک و باب جیا دەبنەوە لەو حالەتەی دەبینی ئەو لەکترازانە ئەو منداڵ دەکەوێتە ژێر تەئسیری دەوروبەر وەکو ئاگادار بن هیچ سزایەک هەیە بۆ ئەو خێزانەکە منداڵەکەی خۆی خاتە سەرجادە و بەتەکید ئەوەش مەسەلەن طبعا دەبی سزایەکە بیتن بەڵام ئەوە من کەسێکی قانونی نیم بتوانم پێت بڵم بەپێی چما دەکوت ئەوە بەندێک
باشە حەزەکەم ئەوە باس بکەین پەرێزخان چییە هۆکاری ئەوەی کە NGO-یەکان هیچ جێپەنجەیەکیان دیار نییە لە مەسەلەیە؟ با هەیە دیارهەیە لە زۆربەی ئەو وڵاتانی کە بوویتە مەسەلەکی زۆر گەورە ئەو حالەتە زەق بوویتە ینی فینۆمینۆ زاهێرەکی زۆر بەرچاو چەند بەرنمەی ریهیبلیتیشنیان هەیە ینی چاکسازیان هەیە ئەو بەرنامانە لە بۆ چێ لە بۆ ئەو لە کوردستانە هەیە بەتەئەکید دەبیتن ئەو ڕێکخراوە مافی مرۆڤەکان بەرنامەی پرۆگرامیان هەبیتن لە ئەو شتانە من خۆم لەو بوارانە ئیشم نەکردو بەس متەئەکیدم ئەوە خاڵەتی ئەساسیە نەتەوەیە گرتوەکان و یونیسف لە ڕێگای تەوعیە ینی و احتیمالە پێویست بکە لە ماوەی ینی داهاتوو ئەو تەوعیانە زیاد بکە لە ڕێی تەلەڤیزیۆنی و بیخاتە بەرنمەیەک لە بۆ قوتابخانەکان بێمەوە سەر ئەو مەسلەی ینی چکەوە قەزیەکی زۆر گەورەیە ئەگەر بێت و بەرنامەی تۆکمە لەلایەن ڕێکخراوە حکوومیەکان و ناحکوومیەکان نەبی بۆ ئەو مەسلەیە لەوانەیە ئەو منداڵانی کە بەشداریان کردێت لەو ملانە سیاسیانە احتیمالە ینی تەواو ئەوە ڕێگە خۆشکەرێک بێت لەو منداڵانە تەواو لە مستەقبل ببنە کەسی ینی ئەوەش ینی تونند و تیژیش بەرنامەکە خۆی چیە لەو ئەو منداڵانەی کە تەمەنیان لە ینی بچووکن ینی بیان گەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان کە مافێکی خۆیتی بچی بخوێنی بچتەوە خوێندگامەلای ئاڵاخان پێ دوایە بەرپرسی یەکەم لەم دیاردەیە زیاتر خێزان بێت یان با بڵێن پەروەردە یان قوتابخانە کامیان زیاتر بەرپرسن لەم دیاردەیە دیارە ئەو لایەنانەی کە کەم تەرخەمی ئەنوێنن لەمەڕ پەروەردەکردنی مناڵانە بە تەنها خێزان نییە خێزان تا ئەو کاتەیە هەتا ئەیگەێنێتە ناو خوێندنگاکان لە خوێندنگاکانەوە خێزان و ستافی پەروەردەیی خوێندنگاکان تەواوکەری یەکترین بۆ پەروەردەیەکی دروستی ئەو مناڵە بەڵام فەرامۆشکردنی مناڵ لە نێوان خێزان و پەروەردەیە و ئەکا مناڵ لە خوێندن دوورەکەوێتەوە کە لە خوێندن دوورکەوتەوە ئەچێتە سەرجادە لە سەرجادە کۆمەلگایە ئاراستەی ئەکا کۆمەلگایە ڕێنوێنی ئەکا بەرەو ململانێ سیاسیەکان و بەرەو چەندین کاری نەشیاوی تریشی ئەبا جەناب باس لە بوونی یاسایە کرد کە یاسایەکەیە لە ئێستاە زۆر بەداخەوە یاسای پاراستنی خێزانمانەیە و یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیمانەیە کە باس لە سەلبی ویلایە ئەکا کاتێک ئەگەر دایک و باوکەکە نەیانتوانی بەقەدەر پێویست پەروەردەی ئەو مناڵە بکەن و ئاراستی بکەن بەرەوشتی نەگونجاو بەڵام لێرەیە یاساکە ئەبووە باسی بەوەش بکردایە هەندەر نەبێ دایک و باوک بۆ بەکارهێنانی مناڵان لە ململانێ سیاسیەکانە دیسانەوانێ ئەگەڕێی نۆڵێن پشتی شێر لە پەروەردەکردن بەلا ڕێبردننی پەروەردەی مناڵانە بە تەنیا خێزانەکە نییە چونکە کۆمەلگاکەش لەگەڵ یا بەشدارە ڕاگەاندنەکانیش کەم تەرخەمن لە بڵاو نەکردنەوەی هۆشیاریەکی تەواو بۆ ئەو خێزانانە بە چۆنیەتی دوورخستنەوەی مناڵەکانیان لە ململانێ سیاسیەکان ئەوەی لە حەڤی شوبات تا ڕوویە ئێمە بینیمان کۆمەڵە مناڵ کوژران لە خوار تەمەنی 18 ساڵەوە من دایک و باوکی یەکێک لەو مناڵانەم نەبینی داوایەک بەرزکاتەوە بڵێ مناڵەکەی من ئاراستە کراوە بەرەو ململانێ سیاسیەکان براوە و نەتیجەکەشی کوژراوە ئەم کەیسانە هەمووی لە شوێنی خۆیان سەر ئەندرێنەوە ئەمە هەمووی دەلالەت لە ناوەشیاری ئەکا لەبەر ئەوە هەر بەشێک لەو ناوشیاریە ئەوە نییە کە منداڵ هەر لە ناو ماڵەوە لە کاتی هەڵبژاردنەکانایە لە کاتی خۆپیشاندانەکانایە لەو کاتانە چاوی لە دەمی دایک و باوکەکەیەتی و ئەو دروشمانە ئەڵێتەوە کە دایک و باوکەکە باوەڕیان پێیەتی بەدڵنیاییەوە ئەوەش بەشێکە لەو کاریگەریەکە لەسەر دەروونی مناڵەکە دروستە بێ لە ناو خێزانەکانە ئەوەنەی کە گفتوگۆ ئەکرێ لەسەر ململانێ سیاسیەکان لەسەر ڕەوتی پارتە سیاسیەکان لەسەر ڕەوتی لایەنە سیاسیەکان ئەوەنە گفتوگۆ ناکرێت لەسەر شتێکی کۆمەڵایەتی بۆ نمونە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خێزان بەقەدەر پەیوەندیەکانی ناو پارتە سیاسیەکان قسەی لەسەر ناکرێت دیارە مناڵیش لەم سەرچاوەیەوانێ بیر و هزری خۆی پەرە و گەورە ئەکات هەتا ئەگاتە ئەو کاتەی هەر کاتێ لایەنێک لە لایەنە سیاسیەکان لە دەرگای مناڵەکاننا ئەمە فەریسەیەکی زۆر ئاسانە زۆر بە ئاسانی بەدەنگ داخوازیەکانی ئەو لایەنە سیاسیەوە ئەڕوات و وەکو قەلغانێک لە پێشی پارتە سیاسیەکەەوە بەکارهێنرێ ڕاستە کاک عەبدولسەلام میدیا تا چەند بەرپرسیارە لەمە میدیاش تەشجیعی ئەوە ناکات و هانی ئەو منداڵانە نایە بۆ یان هانی ئەو دیاردەیە نایە بۆ زیادبوون بێگومان جوواکە نوێیەکاندا چونکە کراوان هەر یەکێک بەشێک لە مەسئولیەتەکە هەڵدەگریتن بێگومان چکەمە کۆمەلگای کراوەینە ئەوانە هەمویان فاکتەرن لە ناو جوواکدا خێزانە میدیایە منبەرەکانی دینینە
جدا هەر بینبەرێکی چکەنا هەم قەنەواتی تەوجیهین قوتابخانەیە قەدەواتن پێشەنگ لە ناو جوواکدا نووسەرێکە لە مەقالێک ئەنووسیتن هەمویان فاعلن بێگومان دەستگاکانی ئیعلامی بێدەنگبوونی ئەوانش ئەبینین ینی مناڵێک من بەڕاستی بۆ خۆم زۆر کاریگەری هەبوو لەسرم کە دروشمێکی بەرز کردوێتەوە زەربێکی لە وشەیەکداوە و سەحێکی لە وشەیەکی تردراوە کە دڵنیام خۆی نەینووسیوە 10 ساڵی تر لەوانەیە خۆی هەست بە شەرمەزاری لەوە بکە کەچی بینین ڕاگەاندنەکان زۆر باەخ بە وێنەیە ئێدەن و ئەی بڵاویەکەنەوە زیاتر عام مرۆڤ عاتیفەتە ئەسیر لێکاتن ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کوردستان عاتیفەتە ئەسیر لە ئێمەکەتەوە لێکاتن بڕیارەکانی مە بەرەو ئاقارێکی تر دەباتن بێگومان ئەوە هەڵەیە وتأكيدي من هەموو جار باشە ڕاگەاندن نابێت لەژێر ئەمبارە دەرچێت ئەو ببێتە منبەرێکی جیاواز بۆ خەڵک بۆ من گوتم مەسارێکی گەورەتر هەیە ئێمە دینامیکیەتی جوواکی ئێمە کۆمەلگای ئێمە ئینتاجی ئەو سەلبیاتانەکەتن بە ڕاگەاندنیشەوە بە بێگومان و یەکێک لە کێشەکانی ئێمە کاتێکدەین معالەجاتیش ئەدۆزینەوە دێن عیلاجی یان باسی ئەو عیلاجاتانە ئەکەین کە دەرەنجامی نەخۆشەکەیە من مەساری من في العادە ئەڵێم باشتر وایە لە جیاتی ئەوەی سیاسێکی عیلاجیمانەبیت سیاسەیەکی ویقائیمانەبیت پێش داخل بوون فکاتی کە هەندێک میکانزم و دینامیکیاتی کار ببینی تەکەهون ئەەکەی بادینیت بێژن هەندی خیارش دیتکی دیارە ینی کە بزانی خیار و کولەکە کامیانە هەر لە دەست پێکەوە ئەتوانی بزانانی ئەوە فلانشتە یان فلانشتە هەندێک دینامیکیت هەن لە ناو جوواکی ئێمەدا ئینتاجی ئەو کێشانە ئەەکەن ئەتوانین ئێستا عیلاجکەین بەڵام دوای ماوەیەکی تر بە شێوازێکی تر دێتە سەرخەت دوای ماوەیەکی تر بە شێوازێکی تر دێت چونکە ئەم میکانزمەکانی ئێمە ئینتاجی ئەو کێشانەکە فەئیعلامی ئێمە تا ئێستا ئیعلامێکە نەیتوانێت خۆی لە ژێرباری حزبیەت و ڕوئیەی تەسان وایە بێت چی بکە میدیا بۆ ئەوەی لەژێر ئەو بارە پرسیارێکی گەورە ئێمە باسی میهەنیەت دەکەین جەدەلێکی گەورە هەبوو لەسەر مەوزوعی BBC بیرم دێتن لە تەفجیراتی لەندەن ئێمە باسی 5-6 ساڵ لەمەوبەر ئەەکەم جەدەلێکی زۆر گەورە بۆ ئەو کاتە جەزیرەش نەقلی ئەکرد و ئەو جەدەلە لەسەر مەوزوعش دروست بوو BBC کاتێک کە تەفجیراتی لەندەن دروست بوون تەوسیفی بۆ ئەو خەبەرە ئەوە بوو ئەمە گروپێکە مسلحن تەفجیرێک لە لەندەن دروستیان کرد خەڵکی لەندەن گوتیان ئەمە تۆ ئەوە هجوومێکی ئیرهابیە تۆ بۆ ناوی ئیرهاب ناهێنی لەسەر ئەم مەوزوع ئەو گوتی من قەناتێکی ئیخباریم مصطلحی ئیرهاب لە ناو ترمینۆلۆژیدا مصطلحێکی سیاسیە کێ بە کێ ئەڵێتن ئەوە مەسئولیەتی من نییە بەس کاتێک ئەڵێم گروپێکی مسلحە فعلێکی ئیجرامی کردیە مصطلحەکە خەبەرەکە سیاغەکە تحریرەکە حیادیە چونکە فعلا حدەسەکە ڕوویدا بەس کاتێک ئەڵێ ئەمە ئیرهابە تۆ وەصفێکتدا خۆت لایەنگیری جهەتێک بووی لەو دیقەتە معلوم خۆی برینداری مەوزوعەکە طبعا خطابی ئێمە هێشتا چەند کیلۆمەترێکی ماوە تا بگاتە ئەو ئاستە پرۆفشناڵە فدەست پێکێکە لەوە دەست پێکەن فعلا ئێمە ڕاگەیاندنێک و موسساتێک و فعلا خەڵکێک لاستی میهەنیەت بیتن کاتێککە کارەکە کات کارێکی میهەنی بکەن و یان بە وازحی بڵێت من قەناتێکی حزبیم و ڕۆیای من بۆ جوواق ڕۆیەیەکی حزبیە ئەو کاتێم وەکوندێک منەظەماتمان هەیە خۆی تەسویق ئەکەتن کە ئنجوە نان گەڤەرمنتال ئۆرگنایزیشن ڕێکخراوی ناحکومیە ناحزبیە من طبعا خۆی وازحە واجهەیەکی حزبیە بۆ حزبێکی دیاری کراوە فمن ئەڵێم اعتیادیەت و واجهەیەکی حزبیبی بڵێ و جێگای شانازی ئەحزابی سیاسی دروستە ئەجنیحەی طلابی نسائی شەبابی کەواجهاتی حزبین اعتیادیە جێگای شەرم نییە بەس ناکرێت تۆ تەوسیفێکی تر بە خۆت بدەیت کە خۆت ئەو نیت تۆ جەناحێکی حزبیە عیبیش نییە بەس ڕۆڵی تۆ جیاوازە لە NGO تۆ NGO نیت تو جەناحێکی حزبی دووبارەڵم عیب نییە بۆ ئەمە قنواتی ئیعلامیش بە هەمان شێواز با بڵێت من قەناتێکی حزبیم في العادە ئەحزاب في العادە باسی بەرنامجی خۆی ناکەت چونکە ئەو مقتەنعە ڕۆیای ئەو دروستە مەگەر مەوزوعێکی قانونی وەکووا بێت کە هیچ مەجالتیانە تەبریرێک بۆی بدۆزینەوە تەجنیدی منداڵ لە خواری 18 ساڵ بۆ کارێکی حربی سیاسی یان کار مەجالتیانە ئەوە جێگای تەبریر نییە ئەما گەر مەجای وجهات نظری بتاحتیادە ڕوئای تۆ بۆ جوواک ڕویای حزبی تۆە تۆ قەناتێکی حزبی بەس نەڵێ من قەیانەتێکی محایدم و تعبیر لە ڕای هاوڵاتی یەکەم نەخێر تۆ تعبیر لە ڕای گروپی خۆت دەکەی وچسفاین عادیە جێگای ڕێزە بەس ئینعیکاسی ئەوە نەکە کە بڵێ ئەوە ڕای هەموو جەماوەرەکەی ئەو کاتە ببورە تو احترامی عقلی مشاهد ناگیر سپاس دەکەم پەرێزخان پێت وایە بە پێی ئەوەی کە ئێمە ئەبینین گرفتەکە لەواچە گرفتێک بێ هەر لە ناو کۆمەلگا و لە ناو خێزانە هەبێ پێت وایە لە قوتابخانەوە بتوانین ئێمە وردە وردە ئەو وقایەیە دروستکەین وەکو کاک عەبدولسەلام باسی کردوتی
بۆ وقایە خۆمان حازرکەین کە خۆمان بپارێزین لەوە لە قوتابخانەوە دەست پێ بکەین بەتەکیت لەو وڵاتانەی کە دیسان دەگەڕێمەوە کە ململانە هەیە دەبیتن نەک بەس تەرکیز بکرێتە سەر ئەو مەسلەی خەڵک و تەمەشاکەوتە هەیە دەبیتن یعنی جیهەتەکان کە جیهەتی تربەوی بەرنامەی هەبی پرۆگرامی هەبیتن بڵێ ئۆکەی ئەوە ئێستا حالەتێکی ئەوها هەیە متەئەکیدم زۆربەی عائیلەکان مەشغولن ینی بەو مەسەلە سیاسی بەو ململانە سیاسی دەبێمە بەرنامەکمان هەبی منداڵ زیاتر تەرکیز بکاتە سەر خوێندنەکەی نەک زیاتر تەرکیز بکاتە سەر چ هەیە ینی چکە ئەوە بتێونێتە تەرکیزی سلبی دەخاتە سەر منداڵەکەش ینی ئەو شتان ئەو کارە ساتانەی کە ئەلام پیشان دەدا دەبێ ئەوە بتە بەرنامەک تەوعیە لەو منداڵی کە منداڵ لە خوار 18 ساڵ گوتمان بە هەر شێوازێک لە شێوازەکان بە هیچ زۆرێک دەبی منداڵەکە خۆی لە خۆی زانی من حتا ینی منداڵەکە دەبی ڕێی لێوەربگیرە کاتێک لافیتێک بەرز دەکاتەوە لە زێر هەر دروشمەچیە ئەو منداڵە ڕسمی دەگیری و لە هەموو ئەلانەکان ینی خەڵک و منداڵەکی ئەوە ینی دەبتا ئەوە دەبتە مەسائلێک ینی خەڵک لایەنی عاتفی دەورژێنیتن دەبی لەو حالەتەی ئەو کامیرەمان ئەو کەسە ئەو ڕۆژنامە ئەو کەسێک کە لە بووە ڕاگەیان ئیش دەکات دەبی پێشتر خۆی بەو دەرەجەی ڕۆشنبیر بی لەو مستەوای پرۆفیشناڵە بەرزێبی ئایا بڵاوکردنەوەی سەیری لافیتەکەی نەکەی ئەو منداڵە کە بەشەکە لەو پرۆسی ئایا تەندروستە یاننا ئەگەر تەمەشاکەی لە زۆربەی ئەو وڵات کەناڵە پێشکەوتوەکان یعنی ئەگەر کۆنسنتی منداڵەکی یان عائیلەکەی وەرنەگیرابی بە هیچ شێوەیەک ناتوانین ڕسمی ئەو منداڵی بڵاو بکرێتەوە ڕەنگە چکە ئەو منداڵە ئێستا ڤۆرنێرە بڵە ینی مێشتی تەتەوری نەکردی ئەو شتە کە دەیکات تەندروستە یان نازانی مجرد کەتی تەژێر تەسیری دەوروبەری کە تەژێر تەسیری ئەو حالەتەی احتمال ئەو دقەی خۆی پێ بەتەڵبی بەڵام وەچی گوتنی گەورە دەبی خۆی ببینتەوە احتمال زۆر متەسیر بی تەسیر لەلایەنی سایکۆلۆجی ئەو منداڵی بکە لەو حالەتە یعنی دەبی ئەو جیهەتانەی کە ئەوێنان دەگرن زۆر پرۆفیشناڵ بن تێبگەن کە ئەوە منداڵەکە لەو ئەزمەیە کە هەیە بە هیچ شێوەیەک نابی وێنەی بڵاوکرێتەوە ئەوەش دژی مافەکانی منداڵە بەڵێ سپاس دەکەم ئاڵاخان پێت وایە کە لە کاتێکە ئەم مناڵانە جاری وایە ئەکەونە بەرمەترسیش لە کاتێکە ئەکەونە ناو ئەو خۆپیشاندانەیە ئەو تەنگژانەوە کێ بەرپرسیارە لەم دیاردەیە کە حاڵەت بێیان هێشتا نەژبوو بێ بە دیاردە بەڵام ئێمازانین لە کاتی ئەزەماتە ئەو حاڵەتانە بەزەقی دەرەکەون کێ بەرپرسیارە لەوەی کە ئەم مناڵانە ئەخاتە ناو ئەمە ترسیەوە بەڵێ ئێمە گەر بتوانین لایەنە بەرپرسەکان دیاری بکەین کەواتە هەر ئەو لایەنانە خۆیان بەشێکن لەو چارەسەرانەیە کە لە کاتی قەیرانەکانە لە بەشداری نەکردنی مناڵان لە ململانێ سیاسیەکانە ئەتوانن ڕۆڵ ببینن. من بۆەوەی هەر هەموو لایەنەکان بەیەکەوانێ پێیان ئەڵێم وەکو یەک تاوانبارن بەڵام پشتی شێر لێرەیە بەر دەسەڵاتەکانەکەوێت دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی قەزایی بۆچی بەر ئەوانەکەوێت چونکە ئێمە لە هەرێمی کوردستانە لە دوای ساڵانی 90ەوە بە بەردەوامی ئەبینین مناڵان لە واجهەی هەموو ململانێ سیاسیەکانە کاریان پێکرد پەرلەمان هیچ ڕۆڵێکی نەبوو لەم بارەدا جۆرەها یاسامان دەرکردو بەڵام نەمانتوانیەوە تا ئێستا یاسایەکی تایبەت بە بەشداری پێنەکردنی مناڵان و نەخستنە ناو ململانێ سیاسیەکان ئەوانەیە لەلایەن خێزانەکانیانەوە یا لەلایەن لایەنە سیاسیەکانەوە یاسایەکی بەو شێوەیە دەرنەچووە. دووەم کۆمەلگای مەدەنی کاتێک ئێمە باز لە کۆمەلگای مەدەنیەکەین دیارە ئەرکی سەرەکی کۆمەلگای مەدەنی چاودێریکردنی هەموو ئەو پێشێلکاریانەیە کە لەو کۆمەلگایە ئەکرێ و بە تایبەتیش بەرامبەر چینی مناڵان کە لەناو کۆمەلگاکەیە ئەکرێ پێویستە کۆمەلگای مەدەنی وێ ڕایەوەی چاودێری ئەکا راپۆرتەکانیشی ساڵانە بەرز کاتەوە بۆ نمونە ئامارێکی تۆکمەی باشە بێ لە ساڵی ئەم ساڵە ئەمەنە مناڵ بەشداری پێکراوە ئەم ڕێکخراوانە باشترێک نییە کە لە هەر لە کاتی خۆشیە بتوانن تەدەخل بکەن و ببنە ڕێگر لەوەی کە ئەو منداڵانە ببنە بەشێک لەم تەنگژە سیاسیانە بێگومان زۆر بەداخەوە ئەوەی کە ڕوایە ڕێکخراوەکان دەورێکی زۆر لەرزۆک و ترسنۆکیان هەیە لەناو تێکەڵاو بوون بە کاتی قەیرانەکان و دوورخستنەوەی مناڵان لە ململانێ سیاسیەکان نەیانتوانێت ڕۆڵی خۆیان بەقەدەر پێویست ببینن. دوای ئەوە ئەرکی سەرەکی ئەو چاودێریەی ئەوان ئاکامەکەی ئەوەیە ئەبێ راپۆرتەکان لە بەکارهێنانی مناڵان بدرێتەوە بەو لایەنە پەیوەندیداران وەکو ئەنجومەنی
ئاسایشی نێونەتەوەی پێویستە لە ڕێگەی کۆمەلگای مەدەنیەوە ساڵانە راپۆرت هەبێ بچێتە ئەوان کاتە ئێستا یەک راپۆرت سەبارەت بە مافەکانی مناڵان نەگەشتۆتە دەستی ئەوان دواتریش میدیاکان هەروەکو لایەنەکانی تر دیارە کەم تەرخەمی خۆیان لەمەڕ مەسەلەکانی مناڵانە بە تایبەتی لە کاتی قەیرانەکانە ئەوەنەی بەرنمەکانیان و ئاراستەی بەرنامە و چالاکیەکانیان لەسەر دەرخستەی قەیرانە سیاسیەکەیە ئەوەنە دەرخستە ناکەن بۆچی مناڵ لە ململانەی سیاسیا بەشداری پێ بکرێ چالاکوانانی بواری مافی منداڵ هیچ چ ڕۆڵێکیان هەیە لەویا کە ئەوان دوورکەونەوە لە مەسەلە سیاسیەکان ڕووبکەنە ئەو مەسەلانەی کە بەڕاستی مەترسین بۆ سەر کۆمەلگا و بۆ سەر داهاتووی ئەو مناڵانە نەک مەترسیە بۆ سەر کۆمەلگا بە تەواوەتی بەڵکو مێژووی داهاتوی کۆمەلگاکە ئەخاتە مەترسیەوانە چونکە ئێمە مناڵ ئەڵێنەوەی دوا ڕۆژ سەرکردەی دوا ڕۆژن کە لە ئێستەوە سەرکردەی دوا ڕۆژەکەمان بە فکرێکی توندوتی ژیانە دوور لە مافەکانی خۆی دوور لە هەستەکانی خۆی دوور لە پێگەی مناڵی خۆی پەروەردە بکەین و پێشەوە جگەل لەوەی کە ئێمە ئاگامان لێ کە ئێستا هەموو شتێکیش دۆکومنتەکرێ هەموو شتێک چێتە سەر ئەنتەرنێت و ئەبێ بە ڕسم و ئەبێ بە ڤیدیۆ دەمێنێتەوە بۆ داهاتووی ئەو مناڵانە دەمێنێتەوە بەدڵنیاییەوە ئەمە ڕاستە یعنی ئەگەر کاسێک لایەنێک بێوێ داوایەکی یاسایی تۆمار بکە لەسەر بوونی دیاردەی بەکارهێنانی مناڵان لە ململانەی سیاسیەکانەوە بگرە لە ململانەی سیاسی گەورەتریش ئێستا پڕچەک ئەکرێن چەکیان ئەدرێتێ تەدریبی چەکیان پێ ئەکرێت چەکیان پێ بەکارهێنرێ ئەگەر لایەنێکە بێ بە دوواداچوون بکە بۆ ئەمە دیارە حەسیلەیەکی باشیە بێ ئاکامێکی باشی ئەبێ لە کەمکردنەوەی ئەم دیاردەیە پێدوانی وەکو چالاکوانێک ئەمە تەقسیریەکە لە ئەو ڕێکخراوە مەدەنیانە لەوەی کە نەیانتوانیوە ببن بە فشارێک دروستکەن لەسەر لایەنە بەرپرسەکان ئەگەر حکوومەت بێ ئەگەر دەسەڵات بێ وەکووتت چونکە هەموو لایەنەکان بەرپرسن و ئەمە ئەبێ ئەگەر تەنگژە سیاسیەکەش هەبێت دەبێت ئەو تەنگژێ لە دژی مناڵ بەکار نێت ئەمە تەقسیریەک نییە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و چالاکوانەکان تەقسیریەکە لە لای هەمومانەوە دەرزەخان من لە سەرەتای بەرنامەکەشەوە وتم من خۆم وەکو ژنێکی میدیاکار لە هەمووتان کەم تەرخەمترم لەبەر ئەم مەسەلەیە چونکە ئەوەنەی هەوڵمان ناوە لە چالاکی مەدەنی ترا خۆمان زەقکەینەوە ئەوەنە هەوڵمان نەناوە کەم بکەین لەم دیاردەیە لەبەر ئەوە کاتێک کە باز لە پێشێلکاریەکەکرێ بەڵێ کۆمەلگای مەدەنی ڕاگەیاندنەکان لەلایەنە دەسەڵاتدارەکان تاوانبارترن بە چاوپۆشی لەم دیاردەیە نەمانتوانیەوە تا ئێستا هیچ شتێ بکەین ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە لای ئێمە سیاست ئەمە نشێوێنراوە بەشداریکردنی سیاست لەگەڵ کاری سیاسەتە دوو کاری جیاوازە لە یەکتری ئێمە تێکەڵمان کردووە بە یەکتری هاتوین لە بەشداری سیاسیە مناڵانیشمان بەشدار پێ کردووە کە ئەمە خۆی بەشداری سیاسی لە خوار تەمەنی 18 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێ هەبێ قەدەغەیە بە یاسا. سپاس دەکەم کاک عەبدولسەلام چی بکەین بۆ ئەوەی کە ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی تر ئیش بکەن و کەمتەر خەم نەبن کە وەکو وتمان هەمومان کەمتەر خەمین چی بکەین بۆ ئەوەی ڕێکخراوەکان کەمتەر خەم نەبن ڕێکخراو تهدیداً من سێ مەساری گشتیم هەیە تۆزێ بە پەلە بڵێ مەساری یەکەم گوتم ئەم میکانزم و دینامیکیەتی وەزعی کوردستان ئینتاجە و سەلبیاتانەکەن زیادبوونی دیاردەی مزاهرات خوبشاندان مؤشرێکە کە قەنەواتی تەواصل لەگەڵ بڕیار بەدەست لاوازن یان نین بۆەوەی ئەم دیاردە کەمتر لێ بێتن ئەسڵان هەموو جار هاوڵاتی مەجبور نەبیت بشتە سەر شەقام تا دەنگی خۆی بگەینیتن باشتر وایە لە دیوی تر لە دیوی دەسەڵات هەندێک قەنەواتی اتصال کەناڵی پەیوەندی لێکترکردن لەگەڵ هاوڵاتی بیکاتەوە لە ئاستی جیاجیاکانەوە و ئەو قەنەواتانە بێ معلەن بن ئەبێ فۆرمال بن ڕسمی بن و ئەبێ معلەن بن ئەبێ شەفاف بن خەڵکێکە بزانێت چی ڕوادەت لەگەڵ کێ چۆنە چۆن نییە مەوثوق بن جێگای متمانە بیتن وەستیجابە هەبیتن چونکە چوار قۆناغ هەنە مەدرسەیەکمان کرد لە دوای بەناو بەهاری عەرەبی لە ناوچەکەدا استیجابەی حکوومات بۆ هاوڵاتی چوار قۆناغی هەیە قۆناغی یەکەم قۆناغی دیکتاتۆریەتە کە دەسەڵاتدار مەجال نادەت دەنگ لە خوارێ بێتن قۆناغی دیکتاتۆریەتە قۆناغی تر کاتێکە بەرەو ترانزیشن دیموکراسی ئەچیتن یا دیدی بەرەو دیموکراسیەت ئەچیتن ڕێگا ئەداتن تعبیر هەبیتن بەڵام گوێ ناگریتن وەوە لێرە لاوبالیەتی سیاسی دروست دەبێت خەڵک گوێ ناداتن و دوال کوڕە سوودی نییە و کوڕ انتخابات دەوری نییە و إلى آخره قۆناغی سێەم دەسەڵاتدار مەجال ئەدەت بۆ حرەکە و هاتنی دەنگ و نەقد و ئەوانە گوێش ئەگریت بەڵام استیجابەی نییە فەرق قسە بۆی ئەەکەی گرفتەکە ئەوەیە ئێمە باسی زیاتر باسی ئەوە ئەکەین کە
ئێمە هەر زۆر زەحمەتە بڵین ئێمە چۆن ڕێ بگرین لەوەی کە خەڵک بێتە سەرجادە ئێمە ئەمانەیە مناڵەکان نێنە سەرجادە دێمە خزمەت بەڕێز ئەوانە تەخفیفی ئەو دیاردەکەن چونکە بەشێک تێدا کاتێک ئەو دەرگایە گیرابیتن کابرا ئەڵێتن في الحب والحرب كل شيء مباح لا جنگ ولا خۆشەویستی هەموو شتێک مباح ناڵێم لە سەداسەد دەگەل ئەم مەوزوعم بەڵام کاتێک کە بەرتەسبوو ئەڵێت من هەموو وەسیلەیەک بەکاردێرم تا بتوان مافەکە ناڵێم ڕاستە هەڵەیە تا بۆ ئینصاف ئەبێ سەیری هەردوو لا بکەین تا تۆزای ئەو دیاردە کەمتر لێ بێتن ئەگەرە و قەنەواتی تەواصل و گفتوگۆیە کە بوو ئەم تەنگەژەیە ناشتەوێ و هەموو وەسایلەکان بەکار نەهێنن فبەشێک تێدا ئەگەر ئێمە هەوڵ بدەین عیلاجات چونکە جەناب ئێمە باسی عیلاجات دەکەین بەشێک لە عیلاجات بقناعتي من أبي أو ديوة كار لسرا وجورة قنوات فورمالا مستجيبة شفافة موثوقة هبيتا أما لديويك كتير أحزاب سياسي تحديدا أبي لآستيا ومسؤوليته بن فعلا كمفروضة أحزاب كاتك باسي انتماء ذكريتن باسي نمو وقشة بيدان وجورترين يا ريزان لناو سياسة روجهالاتي ناوراز دا باكوري أفريقيا وكردستاني خومان كبشيكي زورة لي أحزاب سياسيين فأو مثقفانە لەوێن فأوانە بمسؤوليتي گەورە هەڵبگرن لە ئاستی تەحەداکا بن سێیەمیان خێزانەکانە چونکە في النهاية وەکوڕی منەکیی منەگەر چوو دواتر تەقەیەک پێکەوت و ئەوانە واضحە کێ بیتە ساحبی دوای گلەی لە کێ یەکەم شکاتەکە لە کاتمان کەمماوە پەرێز خان وەکو دوا سەرنجت پێ دوایە چارەسەری ئەم حاڵەتە لەکوێوە دەبێت دەست پێ بکە ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان دەبی بەرنامەی تۆکمەیان هەبیت و نەک بەستەنها بۆ منداڵەکان بەڵکو بۆ خێزانەکان دەبی ئەوی لەبیر نەکەین ئەو حالەتانە ئەو نەوع زاهرەیە لە وڵاتانی دواکەوت و زیاتر بە دیار دەکەویتن و تایبەتی لە ئەفریقیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لەبەرەوەی لە وڵاتان ئێستا ململانەی ماوەیەکی زۆر لەسەر کوردستانە وتراکە نمونەیەکی باشی دیموکراسیە ئێستا خەریکە شتەکان بەرەو بەداخەوە ڕێکخراوی هیومەن رایتس وۆچ ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ بەو دوای گلەی بە بەردەوامی گلەی لەو گروپە سیاسیە ناحکومیەکان کردیە کە دەڵێتن سۆری گروپە سیاسیانی ناحکومیەکان معارزەکان کردێ دەڵێتن منداڵی بەکاردەین لۆ غەرەزی سیاسی ینی بەداخەوە لە یەکێک لە ڕیپۆرتەکان دیتم دەڵێتن لە سووریای کوردەکان گروپە سیاسیە کوردەکانیش منداڵیان بەکارهێنە لە بۆ غەرەزی سیاسی طبعا لەو حالەتەی یان دەوەستیتە کە بێمەوە سەرخێزان دەورەی ئەساسی دەبینی مستەوای خوێندن بەڵێ زۆر سپاس کاتمان نەما سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ عەبدولسەلام مەدەنی سپاس بۆ پەرێزخان سپاس بۆ ئاڵاخان کە لەگەڵمان بوو هەروەها سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو هەرشاد بن